نەخۆشێک نووسی بووی ئێستا خۆشترین ساتی من لەم ژوورە بچووکەی نەخۆشخانە ئەوەیە لە پەنجەرەی ژوورەکەمەوە سەیری ئەو کەمە دنیایە بکەم کە دیارە لانی کەم لێرەوە ئومێدێکم هەیە وەک جاران ڕۆژگارێک بێت بەسەر شەقامەکاندا بە قاچەکانی خۆم بگەڕێم ئەوسا پێش ئەوەی ئەم ژوورە بچووکە بکەمە ماڵی ئازارەکانم دەگەڕام و نەمدەزانی لەو دی و دیواری نەخۆشخانەکانەوە چەند نەخۆش و بێحاڵ هەیە نەمدەزانی کە جەژنانە خۆشەویستانم پێم دەڵێن هەموو ژیانت جەژن بێت مەبەستیان لە چییە؟ ئێستا تێدەگەم کە ژیانی سەرتاپا جەژن لەشێکی ساغە لەسەر بەرماڵێک من نازانم بۆ دەبێت مرۆڤ ئەو کاتە هەست بە نیعمەتی خوای گەورە بکات کە لە دەستی دەدات لەو کاتەی کە نمەبارانی نیعمەتەکان بەسەری دادا دەکات ئەو هەستەی نییە وەک من کە ئەو دەمەی بێ ئازار و بە قاچەکانی خۆم پیاسەم دەکرد بیرم نەبوو نەک جارێک هەزاران جار لەسەر ئەو شا نیعمەتە بکەومە سوپاسگوزاری خودای تاک و تەنها بۆیە منیش دوای خوێندنەوەی ئەم نووسینە نەمدەزانی بە چ زمانێک سوپاسی خوای میهرەبان و بەبەزەی بکەم لەسەر نیعمەتە لە بن نەهاتوەکانی لەسەر نیعمەتی لەش ساغی چۆن دەبێت بیرم بچێت کە بەڵێ وایە لەشێکی ساغی سەربەر ماڵێک ئیتر ئەوە ژیانێکی سەرتاپا جەژن و خۆشیە کاتێک بە باخچە و شەقامەکانی شاردا پیاسە دەکەم زۆر جار لە بیرم دەچێت شکرانەی ئەو زاتەی بانی سەر بکەم کە یەکێ لە گەورەترین ناز و نیعمەتەکانی خۆی پێبەخشیوم کە دەتوانم بە قاچەکانی خۆم بۆ کوێم بوێت بڕۆم بۆیە منیش دەڵێم ئەی پەروەردگارە میهرەبان و بەبەزەی یەکەم کوا من شایانی ئەو لوتفە مبارەکەتم ئەمە هەموو زیادە فەزڵی تۆیە کە بەسەر بەندەیەکی خۆتدا دەیڕێژیت جا چۆن لە ڕوون بێت بۆ شوێنێک بچم کە تۆ پێت ناخۆش بێت و نیعمەتی لەش ساغیەکەشت دیاری و بەخششی خۆت بێ ئیلاهی ئەو کاتەی بیرم دەچێت کە خۆت سەرچاوەی هەموو بەهرە و نیعمەتەکانمی یا ئەڵڵا ئیتر دەبمە ئەو بەندە یاخیەی کە مەگەر هەر خۆت بە میهرەبانیت دەستم بگریت و بەرەو شاڕێگای خۆت بمهێنیتەوە ئیلاهی مەگەر هەر خۆت ببیرم بێنیتەوە کە مەرجی زیادکردنی نیعمەتەکانت سوپاس گوزاری بەندەکانتە بۆ تۆ هەروەکو دەفەرموویت لئین شەکەرتم لەئەزیدەنەکم خوای گەورە و میهرەبان هاوکارم بە تەمەنی ئەو کاتانە درێژ نەبێت کە تێیدا زاتی پاکت و ناز و نیعمەتەکانتم بیر دەچێتەوە هەمیشە بە بیرم بێنەرەوە کە منێک خاوەنی تەندروستێکی باشم هەزاران کەسی لە من باشتر لەو دی و دیواری نەخۆشخانەکان گیرۆدەی ئازار و ژانن خۆ ئەگەر تەمەنی منت بۆ ماوەیەک درێژتر کردووە ئەوا دەبێ بزانم کەسانێکی لە من کەم تەمەنتر هەن خەریکە گۆڕەکانیشیان کوێر دەبنەوە ئەی پەروەردگاری ئەم بوونەوەرە لە یادگە و زمانە لاوازەکەی خۆمانەوە سەیری سوپاسگوزاریمان مەکە ئیلاهی لە ڕەحمی بێپایانی خۆتەوە بڕوانە بۆمان خوای میهرەبان ئێمە چین تاک و بتوانین بەم حاڵ و باڵەوە بەم زمانە سادە و لاڵەوە کە لە ئاستتدا گۆ ناکات بە ئەندازەی نیعمەتەکان سوپاست بکەین بەڵام خۆ دەزانین کە تۆ خودای ئەو کەمە سوپاسی کە دەیکەین و دەیزانین بۆمان سەدان هێندە بکە یا ئەڵڵا تا ئەو ساتەی دەینە حوزورت ڕوومان بێت لە بەردەمتدا سەرمان بڵند بکەین مەولەوی گوتەنی من ڕووزەردی وێم کافیەن کافی ئیتر ئەبێت چی هەبێت لەوە ناخۆشتر لە بەردەمی خۆت و لە بەردەمی پێغەمبەرە بەڕێزەکەتدا ڕووزەردی ناسوپاسگوزاری ئەم دنیا کەم بایەخە ببین سوپاس خوای گەورە و میهرەبان کە فەزڵی خۆت دەڕێژیت و خۆتمان بیر دەخەیتەوە تا ئەوەندەی دەتوانین لەسەر نیعمەتەکانت سوپاسگوزار بین ئیلاهی
سپاس گوزار بین لسر ام تندرستی باشو لسر ام همو فضل و کرمت يا أكرم الأكرمين يا أكرم الأكرمين يا أرحم الراحمين يا أرحم الراحمين.